با سەرپەرشتی یەکەی سەرپەرشتیاری و بە ئامادەبوونی مامۆستا نەجمەدین عەلی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و مامۆستا کەمال نووری و سەرپەرشتیاران و مامۆستایان و خوێندکاران لە هۆڵی پەیمانگای کۆمپیوتەری سلێمانی هەردوو ئامادەی شیرینی نمونەیی و ئامادەی ڕزگاری نمونەی پێشبڕکێکی زانستی و هونەریان ئەنجامدا. لە پێشبڕکێکەدا لەلایەن خوێندکارانی هەردوو خوێندنگەوە چەندین گۆرانی و هۆنراوە و هەڵپەڕکێ و شێعر پێشکەشکران کە بەشێک لەو چالاکیانە باسی لە قارەمانێتی هێزی پێشمەرگەی کوردستان دەکرد. پاشان چەندین شانۆگەری کە باسی لەوانەی زانست دەکرد لەلایەن هەردوو خوێندنگەوە پێشکەش بە میوانان کرا. ئەمڕۆ 18/4 خوێندنگای شیرینی نمونەیە لەگەڵ خوێندنگای ڕزگاری نمونەیە هەردوو لە بە سەرپەرشتی هەردوو سەرپەرشتیاری لێهاتوو سەبریە و سەرنەعیمە و جگەلەوەی کە مامۆستایانی وانەکانی ئەحیا و کیمیا زۆر هەوڵ و ماندووبوونێکی ئەوان توانیمان پێشبڕکێکی زانستی لە ناو هۆڵی کۆمپیوتەری سلەیمانیە ئەنجام بدەین. زۆر سوپاسی ئامادەبوونی هەموو ئەو میوانە بەڕێزانە ئەکەین کاتمان گرتن و هەروەها زۆر سوپاسی خوێندکارانی خۆشەویست و مامۆستایان ئەکەین کە توانیان بەشداری بکەن. دیارە ئەم پێشبڕکێیە ئێمە لەسەر ئەوە نایکەین کە بڵین کێ یەکەمە بێ یاخود کێ دووهەم ئەبێ، بەڵکو ئەمە دۆستانەی و خۆشەویستانەی لە بینی هەردوو خوێندنگا هیوادارین بتوانین ئەو وانانەی کە تۆزێ قورسن بۆ نمونە کیمیا و یاخود ئەحیا لە پۆلا بە شێوەیەک ئەوترێتەوە، بەڵام لەسەر شانۆ بە شێوەی نواندن و هەروەها بە شێوەی گۆرانی زیاتر خوێندکاران چێژی لێوەرگرین. هیوادارین ئەم چالاکیانە بەردەوام بێ و هەروەها زیاتر و زیاتر خزمەتی پرۆسەی خوێندن بکە. ئەمڕۆ چالاکیەکی دواناوەندی ڕزگاری دواناوەندی شیرین بە سەرپەرشتی هەردوو سەرپەرشتیاری بەڕێز مامۆستا نەعیمە بەکر لەگەڵ مامۆستا سەبریە ئەم چالاکیە بەڕێوەچوو. ئامانج لەم چالاکیە ئەوەیە بۆ زیاتر دروستکردنی هاوڕێتی و دۆستایەتی لە نێوان هەردوو خوێندنگەدا بۆ ئەوەی لێرەوە بتوانین توانەکانی یەکتری دەرخەین، توانەکانی خوێندکاران دەرکەوێت. کارێکی جوانیان کردووە هەردوو خوێندنگەکە. ئەو کارانێک کە کردوانە زیاتر بابەتەکان لەسەر زیندەوەرزانی و کیمیا بوو. خوێندکاران توانا و بەهرەیەکی زۆریان هەیە. پێویستەکە لەم جۆرە چالاکیانەیە ئەو بەهرانەی خۆیان دەربخەن تا لەم ڕێگەیەوە بتوانین ئاستی زانستی خوێندنگەکان بەرزکەینەوە. جگەلەوە بتوانین کە یەکتری قبولکەین لە ئەنجامەکانی هەموو کارەکانمانە. ئەم گیانی یەکتر قبولکردنە ئەبێتە ئەوەی کە ئەبێتە هەوێنی ئەوەی ئەم خوێندکارە لە پاشە ڕۆژە کە کاتێک ئەچێتە ناو کۆمەڵگاوە بتوانێن یەکتری قبولکەن لە هەموو کایەکانی ژیانە، لە هەموو سێکتەرەکانە کە کار ئەکەن گیانی یەکتر قبولکردنمانتیا بێت. من ناو سیڤە ڕەفیق سەعیدە لە پۆلی یەشتم لە مەکتەبی ڕزگاری. لەم چالاکیە من بەشی باخەوانم بینیوە لە مەکتەبەکەمان. هیوادارم سەرکەوتوو بووین و لەلایەن خۆشمەوە دەستی برا پێشمەرگەکانم باچەکەمی هیوای لەشقازیان بۆ خوازم و هەر سەرکەوتوو بوون. لە کۆتایی پێشبڕکێکەدا لەلایەن سەرپەرشتیارانەوە خەڵات پێشکەش بە بەڕێوەبەران و مامۆستایانی هەردوو خوێندنگە و خوێندکارانی بەشدار لە پێشبڕکێکەدا کرا. با گۆرانی و هەڵپەڕکێش کۆتایی بە پێشبڕکێکە هات.